بینەران و بیسەرانی کوردستان 24 بە بڕگەیەکی نوێی پرۆگرامی کۆمەڵێ بڕگەی نوێی پرۆگرامی ڕۆژباش هاتینەوە لاتان بۆ هیواین کاتێکی سوودبەخشتان هەبێ لەگەڵمان هەرچەندە پشووە پشووی فەرمی قوتابخانەکانە زۆربەی خێزانەکان منداڵەکانیان لە ماڵەوەن بۆیە بینەری ڕۆژباشی کوردستان 24 بن کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز سەرنجڕاکێش و هەروەها ڕێنمایە تەندروستیەکانمان بۆ ئامادەکردوون بەردەوام لەگەڵمان بن. بەردەوام ڕێنمایە تەندروستیەکان کە ڕۆژانە بەرگوێ و بەردیدەتانەکەوێ جێبەجێ بکەن تا بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەک ئەنجام دەدات لەسەر خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها میوانداری پارێزگارەکانی هەولێ ببورن سلێمانی و هەڵەبجە ئەکات و هەروە سەرپەرشتیارەکانی گەرمیان و ڕاپەڕین بۆ بەرەنگاربوونەوەی یاخود گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ ڤایرۆسی کۆرۆنا و دواتر دەرەنجامی کۆبوونەوە کەش ڕاگەێنن. ڕۆژتان باش بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنێکن دڵتان خۆش و لەشتان ساغ بێت. ئەمڕۆژ وەک هاژەی هاوکارم ئاماژەی پێدا کۆمەڵێ بڕگە و بابەت و هەروەها هەواڵی پڕبایەخ نرخی زێر و زێو و هەروەها بەهای دراوەکان و کەش و هەوا ئەمانە کۆمەڵێکن لەو زانیاریانەی کە ئێمە هەڵی ئەوە دەین بیخەینە ڕوو بۆ ئێوە. ئەوە لە یاد نەکەین ئەمڕۆ لژنەی فتوای هەرێمی کوردستان کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بڕیار لەسەر قەدەغەکردنی نوێژی بە کۆمەڵ بدرێت کە ئێمە سەبارەت بەوە میوانمان دەبێت کە زیاتر پرسیاری لێ ئەەکەین و بزانین ئەو بڕیارە چ کاتێک ئەدرێت و کۆبوونەوەکە چ کات ئەنجام ئەدرێت. ئەمانە ئەو بڕگە باوەتانە بوون کە باسمان لێوە کردووە. من ئێستا بە کورتەیەک لە هاوڵەکان زیاترین زانیاریتان بۆ دەخەمەڵەوە. سەرۆک بارزانی سوپاسی یەکڕیزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکات و بە دەستکەوتێکی مێژوویی بۆ گەلی کوردستان ناوی دەبات. سەرۆک مەسعود بارزانی پەیامێکی لەبارەی متمانەدان بە محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکێنانی کابینەکەی بڵاو کردەوە و ڕایگەاند پڕ بەدڵ سوپاسی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەم کە سەرباری هەبوونی بۆچوونی جیاوازی سیاسی بەڵام لە بابەتی پێدان و پێنەدانی متمانە بە حکوومەتە تازەکەی عێراق یەکڕیز بوون. ئەم یەک هەڵوێستیە دەستکەوتێکی مێژوویە بۆ گەلی کوردستان و جێگەی پێزانینە. سەرۆک بارزانی ئاماژە بەوەش دەکات هاوتەریبیش سوپاسی هەموو ئەو هێزە سیاسە نیشتیمان پەروەرانەی عێراق دەکەم و ئەم هەڵوێستەیان ڕیەکریز بووە لە بنەماکانی دیموکراسی و هەروەها ڕەچاوکردنی ویستی هەموو پێکاتەکانی عێراق بوو بۆ ڕاستەڕێیەکی پرۆسەی سیاسی. پێنجەمین حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پێنجەمین حاڵەتی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕاگەیاند. سامان بەرزنجی ئاماژەی بەوەش کرد کەسی توشبوو ئەندامێکی دیکەی ئەو خێزانە سێکەسیەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی تووشی ڤایرۆسەکە بوونە. جەختیشی کردەوە هەموو ئەوانەی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان لە ئێران گەڕاونەتەوە. سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری عێراق پێشنیاز دەکات مانگی 12 ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری عێراق لە پەیامێکدا کە ئاراستەی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارانی کردووە داوا دەکات بە زووترین کات حکوومەتی نوێ پێک بهێنرێت و ڕایشیگەیەن. حکوومەتی کاربەڕێکەر بۆ ئەو دۆخای وڵات پێدا دێدەبڕێت کە کاتێکی هەستیارە و گونجاو نییە. سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری عێراق بە گونجاویشی نازانێت پۆستی سەرۆک وەزیران بە بۆشایی بمێنێتەوە. لەم ڕۆژەوە پێشنیاز دەکات هەڵبژاردننی پێشوەختە لە ڕۆژی چوارشەممەی مانگی 12 ئەم ساڵ ئەنجام بدرێت و داواش دەکات 6 ڕۆژ پێش ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە پەرلەمان خۆی هەڵبۆشێنێتەوە. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە بەهۆی پێکدادان و ئاڵۆزی نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران 6 خۆپیشاندەر لە گۆڕەپانی تەحریر لە بەغدا بە چەکی ڕاوکردن بریندار کران. میدیاکانی عێراق ئاماژە بەوە دەکەن لە 2 مانگی ڕابردوودا هێزە ئەمنیەکان چەکی تاپڕی ڕاوکردن دژی خۆپیشاندەران بەکاردەهێنن و خۆپیشاندەران
بریندار دەکەن. لەلایەکی دیکەوە گوتەبێژی هێزە ئەمنیەکانی عێراق ڕایگەاندووە ئەندامێکی هێزە ئەمنیەکان بە تاپڕی ڕاوکردن بریندار کراوە. ڕاشی گەیاندووە گروپێکی نەناسراو بەو جۆرە چەکە هێزە ئەمنیەکان و خۆپشاندەران بریندار دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تیمێکی ڕەوانەی ئێران کرد. تیدرۆس ئەدهانۆم گیبریۆس بەڕێوەبەری گەشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تیمەکیان بە تەواوی پێداویستەکانەوە ڕەوانەی ئێران کردووە ئامادەن هەموو هاوکاریەکی ئەو وڵاتە بکەن. ڕاشیگەاند کەلوپەلی خۆپاراستن بۆ 15,000 کارمەند و هەروەها پێداویستی پزیشکی تاقیکەکانیش بۆ 100,000 کەس ئامادەکراوە. سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی لە ناوبردننی سوپای سووریا دەکات. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا داوای لە رووسیا و ئێران کرد ئەگەر سوپای سووریا نەگەڕایەوە دوای خاڵە چاودێرەکانیان لە ئیدلیب ئەوە ئەکەونە نێوانی سوپای تورکیا و سووریا چونکە بڕیاریان داوە هەمویان لەناو ببن. ئاماژە بەوەش دەکات لەسەر ئاستی جیهان کار دەکەین بۆ ئەوەی کێشەی مرۆیی لە سووریا کۆتایی ببێت. بەپێی ئەنجامە بەرایەکان پارتەکەی نەتانیاهۆ زۆرینەی دەنگەکانی بەدەستهێناوە. بەپێی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پەرلەمانی ئیسرائیل کێنست پارتەکەی بەنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە توانی زۆرینەی دەنگەکان لە هەڵبژاردن بەدەست بهێنێت بەڵام هێشتا نەیتوانیوە زۆرینەی کورسەکانی پەرلەمان مسۆگەر بکات. هەر بەپێی ئەنجامەکان و دەنگە جیاکراوەکان پارتەکەی نەتانیاهۆ توانیوێتی 37 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت و لە بەرامبەردا پارتی سپی و شین 33 کورسی بەدەستهێناوە. وا بزوتنەوەی تالیبان ڕایدەگەێنێت هێرشەکانیان بۆ سەرهێزەکانی ئەفغانستان بەردەوام دەبن و زەبیحوڵڵا موجاهید گوتەبێژی بزوتنەوەی تالیبان ڕایگەاند ڕێکەوتنی ئاشتیان تەنیا لەگەڵ ئەمریکا کردووە و هێرشەکانیان بۆ سەرهێزەکانی حکوومەتی ئەفغانستان بەردەوام دەبێت. ڕاشیگەاند دوای ئەوەی هەفتەی وەستاندنی شەڕ و توندوتیژەکان کۆتایی هات هێرشەکانیان بۆ سەرهێزەکانی ئەفغانستان دەست پێ دەکەنەوە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش دەکەم. بەڵێ هەر لە سەرەتاوە کە ئاماژەم پێکرد ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ دەبێتەوە کە بەپێی نووسراوێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بانگشتی ئەندامانی ئەنجومەن بۆ کۆبوونەوەکە کراوە بەپێی کارنامەی کۆبوونەوەکەش گفتوگۆ لەبارەی ئامادەکاریەکان لەبارەی خۆپاراستن بۆ ڤایرۆسی کۆرۆنا ئاگیرێتە بەر و ڕێکاری ئیداری و تەندروستی دەکرێت. هاوکات ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوانداری پارێزگارەکانی سلێمانی و هەڵەبجە و سەرپەرشتیارەکانی ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینیش دەکات. هەروەها بەڕێوەبرانی تەندروستی سلێمانی و هەڵەبجە و کۆبوونەوەی ئەنجومەنیش بەو شێوەیە بەڕێکەن بۆی بزانن چ ڕێکارێک کە گرنەبەر بە تایبەت دوایەوەی کە ئەو 5 حاڵەتە لە سلێمانی تۆمار کراوە هەردوێ نەژوەزیری تەندروستی ئاماژەی پێکرد کە 5ەم حاڵەتیش تۆمار کراوە هەر لە ناو سلێمانی لە ئەو ئەندامی کە پێشتر ئەندامی ئەو خێزانێک کە پێشتر گەڕاونەتەوە. بەڵێ هەمووشیان دووپاتی ئەوە ئەکەنەوە کە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەوانن کە لە ئێران گەڕاونەتەوە ئەم هەماهەنگیە لە نێوان پارێزگەکانی هەرێمی کوردستان کارێکی بەجێیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ هەر ئەو ڕێکارانەی کە ئەگیرێتە بەر هەموو سێکتەرەکانی گرتوۆتەوە چ لە ئەوقاف تەندروستی پەروەردە ئەوە تا ئەنجومەنی پارێزگا هەموو یەکە ئیداریەکان هاتوونەتە سەر هێڵ و بە باشترین شێوە هەوڵێن کە ئەو ڕێکارانە بگرنە بەر بۆ ڕێگرتن لە ڤایرۆسی کۆرۆنا و تەشەنەکردنی بەناو هاوڵاتیانە بۆیە هەرچی پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەبێ بەردەوام کارەکەن بۆ ئەوی کە ڕێگریەکان بکەن و ڕێنمایی تەواو بن بە هاوڵاتیان تا دوور بن لە وەرگرتنی ئەو ڤایرۆسە لە بەرەوەی مەترسی ئەو ڤایرۆسە تەنها زوو گواستنەوەیەتی ئەگەرنا بەرگری لەشمان بەهێزکەی یاخود بتوانین ئەو ڕێنمایانە هەمووی جێبەجێ بکەین کە لە ڕێی تەندروستیەکانەوە بە ئێمە ئاگات لە ڕێنمایی پزیشکین یاخود ڕێنمایی تەندروستین بتوانین جێبەجێکەین ئەوە بێگومان دوورە بین
لە وەرگرتنی ڤایرۆسەکە. بەڵێ بێگومان دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە لە سلێمانی هەیە دڵڕاوکی خستۆتە خەڵکەوە لەگەڵ ئەوەشدا حاڵەتێک هەبووە کە دوێنێ کەسێک گیانی لەدەستداوە ئەمە ئەوەندەی تر خەڵکەکەی تووشی کێشە کردووە کە لەلایەن تەندروستی سلێمانیەوە ڕاگەنراوێک بڵاو کرایەوە کە دەقی ڕوونکردنەوەکە ئەڵێت هاوڕاتیانی بەڕێز ئێمە لە خۆپارێزیدا پێشەنگ بووین لە دەستنیشانکردن لە لووتکەین و لە چارەسەرکردن و سەرکەوتنیش لە یەکەمەکانە بین لە ڕاستگۆیی و متمانە لەگەڵ هەمووان دەبین لەبارەی ئەو دەنگۆ و هەواڵانە ئەمە ڕاستێکەیە دڵنیایی دەدەین بە هاوڵاتیانی شاری سلێمانی هیچ نەخۆشیەک لە شاری سلێمانی بەهۆی یاخود هیچ نەخۆشێک لە شاری سلێمانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی نەکردووە ئەو نەخۆشیەکە لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای بۆ کراوە و پشکنینەکەی نەرێنی بووە واتە توشبوو بە کۆرۆنان نەبووە کە ئەمە پشتڕاستکردنەوەی ئەو دەنگۆ هەواڵانەیە کە هەندێک خەڵک دەیانوت ئەو بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەست نەداوە بەڵێ ئەمە وایە کە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەست نەداوە دیارە هۆکاری تری هەبووە بەڵام ئێستا دۆخەکە ئەوەندە ناسکە کە کەسێک ئەگەر بە هەر هۆیەکەوە گیان لە دەستەدات ئەگەر مەسەلەن ڕووداوی هاتو چۆوانە نەبێت ترس لە لای خەڵک بڵاوبێتەوە و تەنها شتێکیش کە ئەم ڤایرۆسەوالێکا کە ڤایرۆسەکە بەهێز ببێت ئەو ترس و دڵەڕاوکێ و سترێسەیە بۆیە ئێمە دەبێت لەگەڵ حکوومەت و لەگەڵ هەموو ئەو دەستگایانی کە هەوڵی ئەوە ئەدەن زیاترین هۆشیاری بۆ خەڵک بڵاو بکەنەوە ئێمە لەگەڵ ئەوانەیە ئەبێ هەنگاو بە هەنگاوبین و ئاستی هۆشیاریمان بەرز بکەینەوە ترسی ئەوەمان لێنە نیشێت چونکە هەموو ڕێکارە یاساییەکان هەموو ڕێکارە تەندروستیەکان و هەموو ئەو ڕێکارانەی کە باشن گیراونەتە بەر بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بێگومان جگە لەوەش میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە. کوردستان 24 بەردەوام لە هەوڵی ڕێنمایی پێدانە بە بینەران و بیسەرانی بە هاوڵاتیان بە گشتی لەسەرەوەی کە تەنها بوونی بەرگری لەش کە هەر بەرز بێتەوە ئەمە خۆی کارێکی زۆر باشە بۆی کە هاوڵاتی یاخود هەموو کەسێک کە بتوانێت لە لای خۆیەوە بەرگری لەشی بەرزکاتەوە بە پێدانی هەموو ئەو ڕێنمایانە کە بەردەوام لە کوردستان 24ەوە ژمارەی ڕاست و دروست ئەخرێتە بەردیدەی خوێنەران یاخود بیسەران و بینەران بۆ ئەوەیە کە ئێمە تا چەند بتوانین زیاتر ئاگاداری خۆمان بین یاخود بتوانین ڕێکاری تەندروست بگرینە بەر بۆ پاراستنی گیانی خۆمان و خێزانەکانمان. بەڵێ ئێمە هەروەک دەزانین کاری خۆبەخشی کارێکە کە لە ئەنجامی ڕوودانی شتێک ڕۆئەدات لە ئەنجامی شتێک کاتێک کە ڕووداوێکی نەخوازراوە بێت هاوڵاتیانی ئەو شوێنە کاری خۆبەخشی ئەنجام ئەدەن و گەلی کوردستان هاوڵاتیانی کوردستانیش بێبەشتینەوە ئێمە هەر لە شەڕی دژ بە داعش ئەو خۆبەخشیانەمان بینیوە هەتا هەموو ئەو ڕووداوە نەخوازراوانی کە بەسەر گەلی کوردستانە هاتووە بۆیە لێرەشا لە پاکێجێکە ئێمە باس لە ئەوواکەین کە ژمارەیەک خۆبەخشی کەرکووک لە ژنان و پیاوان پرۆژەی دروستکردنی دەمامەکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیاندووە کە ئەمە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە سۆبان هەر ئاماژش بۆ بە کە ژنانن لە باسی ئەو کرد کە لە شەڕی داعشیش کاری خۆبەخشیە کرا ئەو ژنانەی کە ئەو سەردەمەش خواردنیان ئامادە کرد شیرینی و کولیچیان ئامادە کرد بۆ پێشمەرگەکان ئێستش بە هەمان شێوە ژنان یەکەم جار پێشەنگن و دواتریش چەندین هاوکاری دیکەیانەکرێت لەلایەن پیاوانەوە لەلایەن کوڕان و کچانەوە بۆی کە ئەو پرۆژە خۆبەخشیان زیاتر بەڕێوە بچێت. بەڵێ بەدڵنیاییەوەوە سەرەتای بیرۆکەکە ژنێک لە ئەکاونتی خۆی بانگەشەی بۆ کردووە دواتر ژمارەیەکی زۆر لە خۆبەخشی دیکە بەدەم داواکاریەکەی چوونە و ئێستا دەیان کەس لەناو ئەو هۆڵە خەریکی دروستکردنی بەدەمامەکەن ئەمەمان لێر نەچێ لەسەر گیرفانی خۆیان واتە بێ بەرامبەر ئەوە هیچ کە بە بەرامبەر کارەکان لەسەر گیرفانی خۆشیان دەمامەکەکان دروست دەکەن و بەسەر هاوڵاتیان دابەشتەکەن ئێمەش لەم پاکێجە بۆ ئێوە ماخستەڕ سەرەتا وەکو هەر پرۆژەیەک لە بیرۆکەیەکەوە دەستی پێکرد. نادیا خاوەن بیرۆکەکە بوو بەڵام بە تەنیا نەیتوانی جێبەجێ بکات بۆیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک داوای کۆمەکی کرد. ئێستا هۆڵەکە جممەی دێت و
هەمووان سەرقاڵی دروستکردنی دەمامکی خۆپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا. فکرەکەم بۆ هات ئەمیست خزمەتێک بکەم بۆ شارەکەی خۆم و هەرما بینین یعنی کەمامەکە خۆی هەر شتێنێ بەس نە حکومەت ئەیتوانی تەوفیری بکاتن و صيدلية ومداخل أو تشتانش حموي وابوتا جيران لسر صفحي خم هر نشر مكرد أنه بحاجة إلى متطوعات ومتبرعين لإكمال هذه الحملة وزور بمخوش حالبو كإعلاميين كركوك وشخصيات كركوك يعني حمويان تشجيعيان كردو وديار لإمرو وبزانتون يعني إمرو قاعة الخياطة حموي وبرو هەمووان لێرە خۆبەخشن و ڤایرۆسێک کۆی کردوونەتەوە. سوودی مادی لە پرۆژەکەدا نییە و ماندووبوونەکەیان لە پێناو مرۆڤایەتیە. هدفمان چییە؟ ئەم نەخۆشیە ئینشاءالله بەتەمایمان ئینشاءالله تەأسیری نەکا بۆ خەڵکی کەرکووک بە حەولی خوا بەس ماشاءالله ئێمە مەگە هەموومان دەستیەکی بن بەس صەیدەلیەکان احتکاریان کردووە ئەم کەماماتانە لە بازار نەمایە کە ئینشاءالله هەمووی تەوفیریەکەن بۆ خەڵکی کەرکووک. ئەوەی لە دەستی دیە تەوفیری بکە بۆمان با بڵێن بە لاستقە و بۆ ئەو با بڵێن ئەو لەزگەی قماش هەیە لەزگەی خەیاتی ئەوە چی دیە لە دەستیان بۆمان تەوفیری کرد. ئێمە لێرە وەکو خۆبەخ شەڕساوی بە دوورمانی ئەم کەمامە خۆشحاڵی ئەوەیە هەموو نەتەوەکان بەشدار بوون یعنی لە کوردە لە عارەبە لە تورکمانە هەموو نەتەوەکانی لێ بە خۆشیەوە بە دڵخۆشیەوە دانیشتوینە دروستبوونی ئەم کەمامان ناکەین بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتانی شاری کەرکووک بکەین. زۆرینەی خۆبەخشەکان ئافرەتن بەڵام پیاوانیش دەبینرێن. مامۆستا زیاد دوای 20 ساڵ بەهۆی کۆڕۆناوە گەڕایەوە سەر پیشەکەی ئەو پشوەکەی پەروەردەی بە هەرزانیەوە بۆ خزمەتکردن بە شارەکەی. من هاتوومە لە بەیانیەوە 4 مەشینم بۆیان چاک کردەوە وەستان لە کارکەوتن ئەوانم چاک کردەوە و دواتر خەریک بووم هاوکاریانم کرد بۆ دوورینی کەمامەکان ئینشاڵڵا. شاری کەرکووک خەڵکی کەرکووک وریایە هۆشیارە ئاگایان لێیە کە شارەکە هەر پێویستی بە خۆمانە شاری خۆمانە بێ خۆمان هاوکاری یەک بین و پشتیری یەک بکەین و لە تنگانەکان تێپەڕین ئینشاڵڵا. وەکو سەرەتا 200 دەمامکیان دروست کرد و دابەشی سەر هاوڵاتیانیان کرد. إنشاءالله الحملة مستمرة. هەڵمەتەکە بەردەوامە و بەڵێنیان داوە تا کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوانیش کۆتایی بەکارەکانیان ناهێنن. ئەم بەرهەمە ئەگەرچی ڤایرۆسێک هۆکاری دروستکردنەکەی بوو بەڵام لە ڕووی جۆر و کوالێتیەوە لە بەرهەمی دەرەوە زۆر باشترە. ئێستا سەردەمی کۆڕۆنایە و خەڵکی بۆ خۆپارێزی لەو ڤایرۆسە بەکاری دەهێنن بەڵام دەکرێت لە داهاتوودا ئەم بەرهەمە پەرەی پێ بدرێت و ڕەوانەی دەرەوەش بکرێت. پێمن دەلۆ کوردستان 24 کەرکووک. بەڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم ڕێگە و شوێنانە گیراتەوە بەڵام ئەوە لە یاد نەکەین کە بەپێی ڕێکخراوی CAF کە ڕێکخراوێکە کاری خۆبەخشیەکان لە هەموو وڵاتەکان ڕیزبەندی ئەکات کە چ وڵاتێک زیاترین کاری خۆبەخشیەکات بەپێی ئامارێک ئەڵێ لە 96 ئەو کەسانی کە کاری خۆبەخشی دەکەن خەڵکی ئەو وڵاتە کەسانێکی شادن هەمیشە و باڵێن هەمیشە هێزی هاوکاری لەلایەن زۆر بەردەوامە و بەردەوام بیر لەواکەنەوە کە هاوڵاتیایی خۆیانیان خۆش بوێت کە دیارە ئێمەش یەکێکین لەوانەی کە خەڵکێکی شادین بۆیە. بەڵێ هەمیشە کە جەنگ وێرانکاری ڕووەکاتە هەر ناوچەیەک جگە لە قوربانی مرۆڤەکان قوربانێکی گەورەتری لێ ئەکرێتەوە ئەوی ژینگەیە کە بەشێکی ژینگە وێران ئەبێت. بۆیە چالاکوانانی ژینگە لە دەڤەری ڕاپەڕین 1800 بەڕوو بۆ 1800 شەهیدی دژی داعش دەڕوێنن بۆ ئەو چالاکیە ژینگە ئەو چالاکی کە ژینگە پارێزان کەڵویانە سنووری دۆڵی جافایەتیان هەڵبژاردووە لەبرەوەی لەو ماوەی کە شاڵاوی ئەنفال و بەعەز ژینگەی ناوچەکەی وێران کرد و دواتریش بە تەواوی ئەو ناوچەیە شێوێنرا ئەمە وای کردووە کە هەستن بە چاندنی 1800 بەڕوو بۆ شەهیدانی دژی داعش وەفایەکی بچووکە هەم بۆ خوێنی شەهیدان هەم بۆ سەوزکردنی ژینگەی کوردستان لەم پاکێجیا بینەربن. ژمارەیەک چالاکوانی بواری ژینگەن دەیانەوێت بۆ هەر شەهیدێک دارێک بچێنن بۆ 1800 شەهیدی شەڕی دژی داعش 1800 بەڕوو دەڕوێنن.
پێیان وایە ئەوە وەفایەکی بچووکە بۆ شەهیدەکان. بۆ ئەو چالاکیە دۆڵی جافایەتیان هەڵبژاردووە. لە ڕابردوودا ئەو ناوچەیە بەر شاڵاوی ئەنفال کەوتووە و بەعێز کردوویەتە وێرانە. ئەو بەرنامە ئێمە 1800 بەڕوو بۆ ئەو شەهیدانەی کە لە پێناو خاکی پیرۆزی کوردستاندا شەهید بووە، ئەو شەهیدانی شەری داعش. ئەمە بێ جیاوازی چونکە خوێنی شەهیدەکان کۆمان دەکاتەوە، ئێمە ڕێژینگە و ژیان پێکەوە کۆمان دەکاتەوە. استراتیژەتی کارەکەی ئێمەش پەرەدانە بە ژینگە و بە هەواکی پاکش بۆی کە بتوانین لە ڕووی ژینگە و وڵاتەکەمان بپارێزین. ئەرچی هەموو لاگمانە هەر کەسەی بۆ خۆی لە ئاس خۆیەوە ژینگە بەرەو خاوەنی بەرێ نەمان بچێنێ ژینگە خاوێنکە ینی ئەرچی هەموو لاگمانە. لە قۆناغی یەکەمی شاڵاوی ئەنفال بەعەز تەنها گوندەکانی وێران نەکرد، سروشت و ژینگەی ناوچەکەشی شێواندووە. ژینگەی زۆرێک لەو ناوچانە هێشتا ئاسەواری ئەو شاڵاوەی پێوە دیارە. ژینگەی دەڤەری ڕاپەڕین ژینگەیەکی وێرانە، ژینگەیەکە بەڕاستی خزمەتی کەمتر کراوە و ئاوڕی کەمتر لێدراوەتەوە و بەداخەوە ڕژەمەیە لێک دوایەکان بەتەنیا دوژمنی مرۆڤەکان نەبوون، بەڵکو بە سیستەماتیک ئیشیان لەسەر لە ناوبردنی ژینگەی کوردستان کردووە و بەداخەوە ئێمە بەداخەوە دەتوانم بڵێم هۆشیاری ژینگەیمان کەم و لاواز بووە. یەکێک لە ئامانجەکانی گروپی هۆشیاری پاراستن ژینگەی هۆشیارکردنەوەی تاکە بەنسبەت ژینگە بەگشتی. ئەم ساڵ بۆ چالاکوان و ڕێکخراوەکانی ژینگەی سنووری ڕاپەڕین ساڵێکی پڕ چالاکی بوو. بە جۆرێک 10,000 بەڕوویان لە ناوچە شاخاویەکان ڕواندووە. سروشتی ناوچەکە بۆ چاندنی بەڕوو لەبارە. ئەو دارە جگە لە درێژی تەمەنی بەرگەی سەختیەکانی کەش و هەواش دەگرێ. هەر بۆیە چالاکوانانی ژینگە بۆ سەوزکردنی ژینگەی ناوچەکە زیاتر بەڕوو دەڕوێنن. ئاراسەمین کوردستان 24 دۆڵی جافایەتی. بەڵێ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی دژی داعش و هەروە هەموو شەهیدانی کوردستاندا ئەنەوێنین چون بە ژیانیان هەر کوردستانیان دەپارێز و بە شەهیدبوونیشیان بە شێوازێکی تر کوردستان دەپارێزن بە چاندنی نەمام. بەڵێ ئێستاش پێکەوە بینەری کەش و هەوای کوردستان دەکەن.
ئەمڕۆ ژمارەی 468 هەفتەنامەی باس بە ژمارەیەک هەواڵی سیاسی و بابەتی جیاواز لە بوار و بابەتی جیاواز دەردەچێت. ئێمە بەشێک لە مانشێتی هەواڵەکانی ئەمڕۆی هەفتەنامەی باس دەخینە ڕوو، دواتر دەتوانن درێژەی هەواڵەکانی باس لە ماڵپەڕەکە بخێنەوە و ببینن یان چاپی کاغەزی بکڕن. لە پەڕی یەکەمی هەفتەنامەی باسدا هاتووە سنتەری بڕیار لە ناو یەکێتی یەکلایی نەبۆتەوە. هەر لە ڕاپەڕەی یەکەم هاتووە چواردەی مانگ دوو گەنج لە بندەستی پەکەکە دەست بەسەرن لە لاپەڕی دووهەمی هەفتەنامەی باسدا هاتووە ڕێکاری پێویست بۆ هێنانی خواردن و پێداویستی پزیشکی دەگێرێتە بەر. لە لاپەڕی سێ هەفتەنامەکەدا هاتووە پێدا خۆی لە هەژمونی قەندیل دادەبڕێت. لە لاپەڕەیەکی دیکەشدا ببوورە بڕۆ بەردەوام بە سۆفان تازە بڕۆ بڕۆ لە لاپەڕەیەکی دیکەی باسدا ئاماژە بەوە کراوە ڕۆژانە داعش چالاکی لە کەرکووک ئەنجام دەدات. و هەفتەنامەی باس لە راپۆرتێکدا بڵاوی کردوتەوە ئیدارەی سەپێنراوی کەرکووک لە بودجەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناشدا گەندەڵی دەکات. ئەوانەی بەشێک بوون لە مانشێت و ئەم مانشێتانەی کە من و سۆڤان بۆمان خوێندنەوە ژمارەیەکی نوێی هەفتەنامەی باس بوو کە زانیاری زیاتر لە ماڵپەڕەکەیە هەیە و هەفتەنامەکە بکڕن خۆشتریشە لە بەرەوەی ڕۆژنامەی کاغەز هەستێکی خۆشتری هەیە. لە چارچەوەی گرتنەبەری ڕێکارەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی تەشەنە نەکردنی بۆ چەندین بڕیار و ڕێنمایی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە و کە دوایین ڕێنماییەکان قەدەغەکردنی پرسەیە تا ڕۆژی 21ی ئەم مانگە وەڕاگررتنی هەموو چالاکی و بۆنە ئاینەکان و کۆمەڵایەتەکانە و پێشنیاز کراوە لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان نوێژی بە کۆمەڵ لە مزگەوتەکان تا کاتێکی نادیار ڕابگیرێت کە ئەمە لە لای خەڵک بۆتە دەنگۆیەک بۆ پێی کە لە 1990 بەڵێ لە 1995 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانان دەچن بۆ نوێژی هەینی هەر بۆیە ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری مەلانیاز ڕاغب سەرۆکی لقی هەولێری یەکێتی زانانی ئاینی و ئەندامی لیژنەی فتوامان کردووە کە لەگەڵمان دەبێت. مامۆستا ئەم کاتت باش؟ ڕۆژ باش مامۆسانیاز ئەو کاتە ئێوەش باش زۆر سپاس. مامۆستا لەگەڵمانی گوێ لەمانە مامۆستا؟ بەڵێ 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 لەگەڵتان فەرموو. بەڵێ مامۆستا ڕێنمایی و ڕێکارە ئاینیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چین؟ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان درود و سڵاو بۆ سەرجیانی پێغەمبەری پێشەوا و ڕابەرمان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم و لەسەر یاران و شوێن کەوتوان تا ڕۆژی دوایی و سڵاو لە ئێوە سڵاو لە سەردەم بینەرە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی کەی 24 لە ڕاستیدا سەرەتا دەمەوێت داوا لە خوای گەورە بکەم لەو بەرە بەیانیە خێر و بێر و ڕەحمەتی خۆی بەسەر سەرجەم گەلانی مسلمان دابڕژێنی و بە تایبەتی بەسەر هەرێمی کوردستان و بەزەی و میهرەبانی خۆی بڕژێنی بۆ ئەوەی کۆمەڵگەی مرۆڤایەتە ڕزگاری بیت لەو ئەزیەت و ئازارەی کە ئێستا بەرۆشی سەرزەوی گرتیە و خەڵکێکی زۆر لە قەلەقی و دڵەڕاوچێدا دەژین. سەبارەت بە پرسیارەکەت لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام لە بۆ هەر ڕووداوێک یان لە بۆ هەر پێشهاتێک عیلاج و چارەسەر و پلانی دانایە لە بۆ مرۆڤایەتی بەگشتی بە حکومێکە ئاینێکی گشتگیرە بۆ سەریە و لە بۆ شوێن کەوتوانی خۆی بە تایبەتی لە حاڵەتێکی لەم شێوەیەدا کە پەتایەک بەو شێوەیە براو دەبیتەوە چەند شتێکمان لە بۆ دەکاتە بەرنامە لەسەری بڕۆین. یەکەمینیان خۆڕاگری و تەحمل و سەبر بەرامبەر بە هەر نەخۆشیەک یان دەردێک کە بڵاو دەبیتەوە. تەحمل و سەبر و خۆڕاگری مایەی سەرکەوتن و بەرەنگاربوونەوەی ناخۆشیەکانە. بۆیە دەبینین لە فەرمودەی پێغەمبەردا صلی الله تعالی وسلم دەفەرمێ ئەگەر لە شوێنێک پەتایەک بڵاو بوویەوە و خەڵکەکە لە شوێنی خۆیمانەوە سەبریان گرت ئەوە ئەگەر خوا نەخواستە شتێکیان بەسەر هات و فاتیان کرد بەو نەخۆشییان بۆ پەتایە ئەوە خێر و پاداشتی شەهیدیان بۆ دەنووسرێ. خاڵی دووەمین بۆ بەرەنگاربوونەوە یان بۆ خۆپارێزی لەو
لەو پەتایانە ئیسلام بۆ ئێمەدانا ئەگەر لە شوێنێک ئەو زۆرە پەتانە براو بیەوە تکایە لەو شوێنە خەڵکەکە دەرنەسی بۆ شوێنیشتر کە سەلامەتە چونکە ئەو نەخۆشەکەی لەگەڵ خۆی دەگوازێتەوە خەڵکی تریش توش دەکات ئەوە گوناهی پێدەگا مەفروزە ناحەی دینی ئەو کەسە لە شوێنی خۆی لە ماڵی خۆی یان لە شاری خۆی ببینیتەوە بۆی نەخۆشەکە لەوێ نەقڵ نەبیت نەگوازێتەوە بۆ خەڵکێتر بۆی هەیە لە کاتێکی زوو خوای گەورە شیفای ئەوان بدە ئەوان چاک ببنەوە بەڵام کە نەقڵ دەبن دەستنە شوێنێکی تر خەڵکی تریش توش دەکەن بەوە گوناهبار دەبن نەخۆشیەکە بەربڵاوتر دەبێ ممکنە تاخیرتر و ماوەیەکی تری بێتە ئەو نەخۆشیە بنبڕ دەوێت هەر نەخۆشیە کە دێت تەبیعەت وایە نەخۆشیەکان زۆر نامینەوە ماوەیەک نەخۆشیەکەی دوایی کۆتایی دێت بە درێژایی مێژی شواب بووە هەزاران نەخۆشی و پەتا هاتیە ماوەیەک بۆ دوایی کۆتایی هاتیە خوای گەورە کۆتایی پێدەوێت بڵێ بەڵێ مامۆسانیاس ئێوە مامۆسایانی ئاینی بەگشتی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ناو کۆمەلگا و بەتایبەت لە پرسی ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئایا ئەم ڕۆڵەی خۆتان چۆنە گەڕن چۆن ڕێنمایی یاخود ئێوە چ کارێکەکەن بۆی کە بتوانن ڕۆڵێکی گرنگ بگێڕن بەتایبەت لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەربڵاوە الحەمدولله لەخوا بە زیادوی تا ئێستا لە کوردستان چەند حاڵەتێک تۆمار کرا یعنی ئەوە نییە کە خەڵکی ئێمە بتۆقێت لە پایتەخت یاریمە کوردستان الحەمدولله تا ئێستانەکە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە و ڕانەگەێنراوە ئەوەی هەیە لەخوا بە زیادوی لە پەنجەکانی دەست دەژمێردێت لە هەرێمی کوردستان تەنان لە عێراقیش ژمارەکە بە ژێر ئاخر ڕاگەیاندن نەگەیشتە 27 کەسە بۆیە ینی جێگای ئەو مەترسیە نیە دوایە ڕۆڵی ئێمە و ئەرچی ئێمە ئەوەیە دووشت بکەین یەکەمینیان تەوعیە و تێگەاندنی خەڵق یان بڵاوکردنەوەی هوشیاری ئاینی بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە ئەوە ئەرچی ئێمەیە دومینیش هەڵسوکەوتکردن و دانانی بەرنامە بۆ ئەو مەراسیمە ئاینیانەی کە ئێمە ئیدارەی دەکەینیان ئێمە بەڕێوەی دەبین ئەو دووشتانە ئەرچی ئێمەیە بۆ ئەوەی خەڵک بپارێزین بۆ ئەوەی خەڵک چۆن دەتوانیت تەحمل و خۆراگر و بەرەنگاری ئەو نەخۆشە بیتەوە بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە بە ژێرەی راپۆرتە پزیشکیەکان بە ژێرەی ئەوەی کە لە علمی طب هەیە مهمترین شت ئەوەیە ورە دەبێت کەسەکان وریان بەرز بێ بۆیە وا دەزانم وەرەبەرزی و پێدانی وزەی وەرەبەرزی ئەوەی کە لە ئایندا هەیە و ئەوەی لای ئێمە هەیە تەوەقع دەکەم لە شوێنتر نەبێت کە خەڵکی ئێمە یان خەڵک زیاتر باوەڕی بە قووەتی پەنهانی هەیە باوەڕی بە توانایەکێک کە لەسەرەوەی هەموو تواناکانەش کە توانای خوای گەورەیە بەڵێ مامۆستا من سمع النداء فلم يأته فلا صلاة له إلا من عذر ڤایرۆسی کۆرۆنا عوزرە ئەم ڤایرۆسە بۆتە هۆیە کە ببێتە عوزرێکە نوێژی بە کۆمەڵی پێ بۆستێنرێت ڕێگری لێ بکرێت حتما ئەوەی کە ئێستا جنابەت ئاماژەت پێیدا لە فقهی ئیسلامی بە جوێرەی هەڵبژاردن لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم چەند هۆکارێک دانرا بۆ ئەوەی دروست بێت کەسێک بەشداری نوێژ جەماعەت نەکا و ئاسایی بێ یعنی بە پێشێرکردنی سنەتی پێغەمبەری لەسەر حساب نەکرێ یان مخالفەکردنی ئەمری پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لەسەر حساب نەکرێت چونکە لە بیرمان نەچێ بەشداریکردنی نوێژ جەماعەت ئەوەڵەن زۆر خێرە هەر نوێژێک کە بە جەماعەت دەکرێت 27 دەرەجە بەرزترە لە نوێژێک کە بە تەنیا دەکرێت ئەو جا کە مزگەوت نوێژ لە مزگەوت بکرێت ئەوانەی کە لە مزگەوت نوێژ دەکەن خوای گەورە شاهدی دەبۆ داوان لە قورئاندا ئەوانە ئەهل ئیمانن علمایان اتفاقیان هەیە لە هەندێک مەذهبان و لە فقهی ئیسلامی و هەندێکیان دەڵێن نوێژی فەرز سنەتی مؤکدەیە هەندێکیان دەڵێن فەرز الکیفایە یعنی دەبی ئیلا بکرێت نەکرێ خەڵکە گوناهبار دەبی في كل الأحوال قیمەت و بەهای نوێژی بە جەماعەت لە مزگەوت زۆرە بەڵام هەر فقهی ئیسلامی و فقهایانی ئیسلام بە تێگەیشتن لە فەرمودەی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم هەندێک هۆکاریان دانایە بۆ ئەو هۆکاران دەبنە سەبەبی ئەوەی کە ئەگەر بەشداریش نەکا ئەتیادی و ئاساییە یەک لە هۆکارەکان ئەگەر کەسێک قەردار بوو نەیدەتوانێت قەرد بداتەوە یەک لە هۆکارەکان ئەگەر کەسەکە نەخۆش بوو خۆی نەخۆش بوو توانای نەوە بڕوە یەک لە هۆکارەکان ئەگەر بارانش زۆر نەیدەتوانێت بگاتە مزگەوت یان قوڕولی تێش زۆر بوو زەرەری پێدەگەژیان درندێک لەسەر ڕێگا بوو لە ژیانی خۆی دەترسا ڕێگرێک
نوێیەک هەبوو لە گیانی خۆی دەترسا چەند هۆکارێک هەیە ئەو هۆکارانە دەبنە سبب بۆ ئەوەی کە ڕوخسەت بدەێت ئەو کەسە بەشداری نوێ جەماعەت نەکا هیچ پێشێرکردنی سنەتی لەسەر نانووسرێت و بەو معنای گوناهبار نابێت بەڵکو خێرەکەش لە بۆ دەنووسێت بە ئەوەی کە بەعوزر نەیتوانێت ئامادەی نوێژی جەماعەت یعنی خێری نوێژی جەماعەتی لە بۆ دەنووسرێت لەبەر ئەوەی کەسەکە عوزری هەبوو نەسەر نوێژ جەماعەت ئەگەر عوزری نەبای ئامادە دەبوو لەلای خوای گەورە فەزلی لەگەر دەکرێت بۆیە نەخۆشی کۆڕۆنا ئەو کەسانەی کە دەزانن فعلا هێمایەک لە هێمایەکانی ئەو نەخۆشیەکە بەرزی تایە یان شێ یان کۆکەیەکی توندە یان ئەنفلۆنزایەکی توندە ئەوانە تکایە خێریان دەگات بەشداری نوێی جەماعەت نەکەن. باشە مامۆستا هەیە کە مامۆستا نیاز لە کاتێکا ئێوە کە باس لەواکەنەوە مەترسیانەی هەیە و جگە لەوەش باسی خێری نوێژی بە کۆمەڵ و نوێژی هەینیشتان کرد. سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ ئێوە لە ژنەی فتووە کۆبنەوە ئایا بڕیاردان بۆ قەدەغەکردنی نوێژی بە کۆمەڵ بۆ ماوەیەکی دیاریکراو بڕیارەدەن لەسەری بوو لە کاتێکا بۆ کۆمەڵگەیە کە لە 95 مسلمانانن ئەم بڕیارە قورسە بێت یاخود بڕیارێکی لەو شێوایان یان چۆن بۆ هاوڵاتیانی ڕوونەکەنەوە هەر بۆ بەرچا ڕوونی جەنابتان ئەوڕۆ کە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە نەبوو ئەوەیە ینی پێش حەدەس نەکەین نەبوو ئەوەیە بڕیار بدان نوێژ بە کۆمەڵ قەدەغە بکات نەبوو ئەوەیە نوێژی هەینی قەدەغە بکات چکە ئەوانە شەعائیری دینن دەستلێدان لە شەعائیری دین زۆر 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 ینی مەترسیدارەوە ناکرێت مەگەر حاڵەتێکی زۆر زۆر وەک دەڵێت ئەو پەڕی تند ئەو پەڕی ترسناک دروست ببیت لە خوانە خواستە لە وڵاتیان لە نیشتیمان ئەو وەختە دەکرێت هەڵوەستە بکرێت ئەوەی ئەمڕۆ کە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان کۆ دەبیتەوە مەبەست لێی ئەوەیە چەند ڕێنمایی ڕوونکردنەوەیەک دەدات هەم سەبارەت بە ئەنجامدانی نوێژی هەینی نەک بە ئەنجام نەدانی بە ئەنجامدانی نوێژی هەینی چەند ڕێنماییەک دەدات نوێژی هەینی قەدەغە ناکرێ یانیش ڕناوەسێت چونکە یەکێکە لە هێماکانی دین و فەرزێکە دووبارە بوونەوەی نییە نوێژی هەینی لە سەرتاسەر هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و نوێژە جەماعەتەکان ئەنجام دەدرێت بەڵام هەندێک ڕێنمایی شەرعی پێویست کە لەگەڵ قەواعیدی دین دەگونجێت و دەبنە سەبەبی پارێزگاریکردنیش لە گیانی هاوڵاتیان و نوێژخێنان لە مزگەوتەکان هەندێک ڕوونکردنەوە و هەڵوەست دەکرێت لەسەر مەولودەکان و لەسەر مەولودی زەواج لەسەر مەولودەکانی شەوی ئیسرا میعراج لەسەر نوێژی بە جەماعەت لەسەر نوێژی هەینی لەسەر کۆبوونەوە ئاینیەکان هەڵوەستە لەسەر گشتیان دەکرێت بەس نەک هەڵوەستە لەسەرەوە بکرێت کە نوێژی هەینی قەدەغە بکریان نوێژی جەماعەت قەدەغە بکرێت کەواتە ئەو ڕێکار و ڕێنماییانە چییە مامۆستا؟ من ناتوانم پێش کۆبوونەوە هیچ ئیقرارێکیان هیچ بڕیارێک بدەم چکە کۆ دەبنەوە هەڵسەنگانن لە بۆ هەموو ئەوانەی ئاماژەم پێ کرد دەیکەن و بەڵێ مامۆستا کەواتەوە بێت لەگەڵ پێڵەوانی ئاینەکانی دیکە و ئاینزانەکانی هەرێمی کوردستان ئایا هیچ هەماهەنگیەکتان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ لە ڕاستیدا ئێمە ئەرچی مزگەوتەکان و ئەرچی مەراسیمە ئاینەکانی خۆمانمان زۆر لەسەر شانە بۆیە بەرپرسیارەتی ئێمە دەرحەق بە مزگەوتەکان و تەچێ و خانەقا و کۆڕ و کۆبوونەوەکانی ئاینی خۆمانە تا ئێستا هیچ هەماهەنگیەک نەکراوە لەگەڵ برایانی ئاینەکانی تر بۆیە پیاوانی ئاینەکانی تریش دەتوان بە ڕۆڵی خوان هەر بەسن ئەوانیش ئەوەی کە ئەوان زیاتر شارەزای طبیعەت و کار و بەرنامەکانی ئاینی خۆیان و گردبوونەوەکانی خوانن ئەوان خۆیان دەتوان قسە لەسەر ئەوەی خوان بکەن. بەڵێ مامۆستا بۆ هەمان مەبەست هیچ ڕاوێژ و یاخود هەماهەنگیەک هەیە لەگەڵ لیژنەی فتوای عێراق زانایانی عێراقی وڵاتانی دیکە؟ بەردەوام تەماس و پەیوەندی هەیە لە بینی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان و یەکێتی زانایان ئیسلامی کوردستان لەگەڵ مەجموعەی فقهی عێراقی
و لەگەڵ باقی ئەو دارولئیفتا و مەزمع فقهیانەی کە لە ناوچەکەدا هەنا لە سعودیا و لە ئەزهەری شەریف بەردەوام هەیە بۆیە متابعەی بەردەوامیش هەیە و هەڵسەنگاندن یان سوود وەرگتن لە بۆ ئەو فتوا و ڕوونکردنەوەی ئەوانش دەبینرێت چونکە لەم دواییادا ئەوانش بەتایبەتی مەزمعی فقهی عراقی چەند ڕێنماییەکیان دەرکرد سەبارەت بە ئەنجامدانی نوێژەکانی بە کۆماڵ و نوێژی هەینی و گربوونەوە ئاینەکان بۆیە تەواصلی بەردەوام هەیە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەک و هیچ بەیانێک و هیچ قەرارێک نادات ئەگەر پێچەوانەبی لەگەر مەبادی و قەواعیدی دین و هەروەها پێچەوانە و مسادەمەبی لەگەر عالەمی ئیسلامی چونکە خۆتان دەزانن ئێمە هەرێمی کوردستان بەردەوام ژیان و حاڵەتمان لە مەترسیدایە بەردەوام حاڵەتمان ناسکە خوا نەخواستە شتێک قەرارێک دەرچێت کە مخالەفە بێیان پێچەوانەبی لەگەڵ تێگەیشتنەکانی مەجامعی فقهی ئیسلامیەکانی تر ممکنە بە ئاسانی ئەومان بکەن یعنی وەک دەڵێت گوناهبارمان بکەن یان عیبەمان لێ بگرن بۆیە بەردەوام لە تەواصل داینە نەک بەو حیسابێک کە ئێمە لەوان دەترسین بەو حیسابەی ئێمە جزێکین لە عالەمی ئیسلامی یان لە ئوممەی ئیسلامی ناکرێ ئێمە هەرێمی کوردستان بڕیارێک دەرکەین پێچەوانەی بڕیارەکانی عالەمی ئیسلامی یان مەجامعەکانی ئیسلامی کە لە ساحەدا هەنە و خەڵک گویان لە بۆ دەگریت. زۆر سپاس مامۆستا نیاز ڕاغب کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ زانیاریەکانت و سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ بەڕاستی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. بەڵێ و ئێستاش با بەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە ئەمڕۆ تا ڕادەیەک بەهای دراوەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە وەکەم ڕۆژە هاژە بۆمان بڵێ کە بەهای دراوێک بەرزە چی نزمان. بەڵێ 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 120,250 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 130,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 154,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,500 دینارە. 100,000 تومەنی ئێرانی 8,300 دینارە. ئەمڕۆی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە. مسقالێک زێری عیار 24 بە 360,000 دینارە. مسقالێک زێری عیار 21 بە 268,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 230,000 دینارە. وەزارەتی تەندروستی عێراق 5 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنای ڕاگەاند. وەزارەتی تەندروستی عێراق لە ڕاگەاندراوێکدا کە بڵاوی کردوتەوە 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای لە 3 پارێزگا تۆمار کردووە. بە جۆرێک 3 لە توشبووان لە بەغدان و یەکێکی دیکە لە پارێزگای نیسان و حاڵەتێکی دیکەی توشبوونیش لە بابل تۆمار کراوە. کە وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بەوەش کردووە هەموو ئەوانەی تووشی کۆرۆنا بوون لە ژێر چاودێری پزیشکیدان و ئێستا چارەسەری تەواو وەردەگرن و هاوکات داواش لە هاوڵاتیان دەکات کە هەر کەسێک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تێکەڵی توشبوانی کۆرۆنا بوونە سەردانی سەنتەرەکانی پشکنین بکەن. ئەمە جگەلەوەی کە سەردانی سەنتەرەکانی پزیشکیش بکەن ئەبێ خەڵک ئەوەش بزانێ ئەگەر هەر حاڵەتێکیان بینی کە دوورن لە بنکەکانی تەندروستیەوە یا گومانی ئەوەیان لێ ئەکرێت کە ئەمانە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەرکە لەسەر هەر کەسێک لانی تەندروستی ئاگادار بکاتەوە بۆەوەی کە پشکنین بۆ کەسانە ئەنجام بدەن. ژمارەیەک وڵات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاوکاری ئێران دەکەن. هەر یەکە لە وڵاتانی ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا بە بڕی 5 میلیۆن یۆرۆ هاوکاری پێشکەش بە ئێران دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هاوکاری ئەو وڵاتانە دوای کەمی توانای ئێران بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گواستنەوەی ڤایرۆسەکە لە ئێرانەوە بۆ 11 وڵات هاتووە. هەروەها حکوومەتی چین دووەم کاروانی هاوکاری بۆ ڕێگری لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا ڕەوانەی ئێران کرد. لەلایەن خۆشیەوە وەزیری تەندروستی ئێران ڕایگەیاند 300,000 تیمی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئامادە کراون و لە سەرتاسەری وڵات کار دەکەن. بەپێی ئامارەکان تا ئێستا زیاتر لە 1500 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران تۆمار کراون و
لەو ژمارە 66 کەس گیانیان لەدەستداوە. بەڵێ ئێستا چونکە ئێران لەناو قەیرانێکی دارایی زۆرایە و ئەگەر بەم شێوەیە نەبێت وڵاتانی تر هاوکاری نەکەن زیاتر نەخۆشەکە تەشە ناکات بە وڵاتانی تر و هەروەک ئێستا بینین بۆ 11 وڵات لە ماوەیەکی دو هەفتەیەگە بێت بۆ 11 وڵات بڵاو بۆیەوە ئەمەش کاریگەری ئابوووریەکانی زۆر زیاد بەڵێ بە دڵنیایە بۆیە یارمەتیدانی وڵاتانی دیکە بۆ ئێران زۆر گرنگە چونکە هەم خۆیانی پێدەپارێزن و هەم زووتریش ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بە زیاترین شێوە ئەکەن چونکە ئێران بە بەردەوام حاڵەتەکە زیاد دەکات سیادە. دوای ئەوەی کە دوو ئافرەتی بەتەمەن لە شاری ووهانی چین بەهۆی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆناوە لە ژێر چاودێری لە نەخۆشخانە بوون چارەسەریان وەرگرت و توانیان بە سەرکەوتووی ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە ببنەوە بەمەش بوونە بەتەمەنترین کەسانی جیهان کە لە حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا چارەسەر بوون. یەکێک لەو خانمانە بە ساڵاچووە کە ئەو خانمان زۆر بە ساڵاچواڵێ هەموو کەسێک ئەتوانێت شکست بەم ڤایرۆسە بێنێت و داواش دەکات بێهیوانە بن کە لەم این هاوسا بینەری ئەو دوو خانمە ببین. دوو لە بەتەمەنترین هاوڵاتیانی شاری ووهانی چین دوای توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەیان لە نەخۆشخانە توانیان بە باشی چارەسەریەکانیان وەربگرن و بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆیان. ئەم دوو هاوڵاتیە چینیە دوو خانمی تەمەن 97 ساڵ و 90 ساڵن کە توانیویانە ڕیکۆردێکی پێوانەی تۆمار بکەن بەوەی کە بوونەتە بەتەمەنترین توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا کە ڕوبەڕووی ڤایرۆسەکە بوونەتەوە و چارەسەریان وەرگرتووە. کاتێک من بەم تەمەنە زۆرەوە توانیم ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە کوشندەیە ببمەوە و توانیم کە چاک ببمەوە. ئەوە هەموو کەسێک دەتوانێت شکست بەو نەخۆشیە بێنێت و چاک بێتەوە بۆیە بێهیوامە بن. بەپێی دوای ناماری ڕێکخراوی تەندروستی جیهانی ڤایرۆسی کۆرۆنا لە نزیکەی 6 وڵاتی جیهاندا بڵاو بووەتەوە و زیاتر لە 89,000 کەس تووشیان ڤایرۆسە بووە. هەر بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 3,000 کەس لە جیهاندا گیانیان لەدەستاوە و نزیکەی 46,000 کەسی دیکەش چارەسەر کراون. ئەم دوو خانمە چینیش بوونە بەتەمەنترین کەسانی جیهان کە توانیان ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە. دنا فەریقی کوردستان 24. بەڵێ ئەمە جێی خۆیەتی کە لە هەموو میدیاکان ئەمە بڵاو بکرێتەوە چونکە تەنها مەترسی ڤایرۆسی کۆرۆنا زۆر بۆ سەرگیانی کەسانی بەتەمەن بوو ئەوانش کە خۆیان نەخۆشی درێژخانیان هەیە و لەگەڵ منداڵانە هەندێک جار بەڵام بەبینینی ئەم گرتە ڤیددیۆیانە و بەبینینی ئەم حاڵەتانە ئەوە بۆ خەڵک ڕوون ئەبێتەوە کە کەسانی بەتەمەنیش ئەتوانن ئەگەر ئیرادەیان هەبێت بەڵێ دیسانەوە لەسەر پێی خۆیان بۆستن و دیسانەوەت بۆ تەندروستی و ژیانی ئاسایی خۆیان بگەڕێنەوە. بەڵێ هەر سۆڤان لە ماوەی ڕابردووشدا لە ئینهاوسێکە ئاماژەمان بەوە کرد کە منداڵێک لە چکی دایکیا بوو کە هەڵگری ڤایرۆسەکە بوو دواتر چاک بووە بەبێ بەکارهێنانی هیچ چارەسەرێک یاخود وەرگرتنی هیچ چارەسەرێکیش ئەو مناڵەش چاک بووە. یعنی ئەمانە هەمووی ئەبێتە هیوایەک بۆ ئەوەی کە بەردەوام باسیەوە کەنکاڵێن مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە زیاتر مەترسیەکە لەسەر کەسانی بەتەمەنە یاخود کەسانی بە ساڵاچوو یاخود منداڵان بەڵام ئەو تا ئەوانیش چاڵە بنەوە واتە چارەسەری نەخۆشیەکە گرنگترین دەرمان تەنها ئەو هیوایە یاخود ئەو ئیرادە بەهێزەیە کە هەمان بێت. بەڵێ حاجە ئەوشمان لەبیر نەچێت کە ئەو کەسانی کە لە سلێمانی توش بوون سپاس بۆخوا هەمویان تەمەنێکی زۆر گەنجیان هەیەوە بەرگری لەشیان بەرگریەکی باشە توانێت بەرامبەر بە نەخۆشیەکان بکات بۆی ئەمەش جێی ترس و دڵڕاوکێنیەوە لە نەخۆشخانەیەک جیاکراونەتەوە کە تەنها بۆ چاودێریکردنی ئەو کەسانە ئەو نەخۆشخانەیە تەرخان کراوە کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە کە ئێمە ئەم هەواڵانە دەبینین و ڕەچاوی ئەوەکەن یا چۆنەڵە مقارنەیەک ئەەکەین لە بینی ئەو دوانەیە دەبینین کەسانێکی بەتەمەن چاکە بن و لە لای ئێمە حاڵەتەکە زۆر کەمە تەنها 5 کەسن لە دەرەوە هاتوونەتەوە لە دەرەوەی کوردستان بوونەوە کەسەکان گەنجن ئەمانە هەر هەمووی ئەو هیوایەمان پێ ئەبەخشێت کە بە زووترین کات ئەتوانین بەردەم لە بڵاوبوونەوەی
ئەو ڤایرۆسە بگرین. جگەلەوەش سۆڤان ئەمە هەم ڕێنماییە بۆ خۆمان بۆ هەموو هاوڵاتیان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەوەیە کە بەردەوام خواردنەوەی پەرداخێک شەربەتی فرێشی پرتەقاڵ هەر بۆ خۆمان بۆ منداڵەکان ئەمە هەموو کاتێک پێویستە خواردنەوەی شتە فرێشەکان بە تایبەتی سەڵزەکان ئەو ڕۆژەش ئەو دکتۆر کامەران ژاژڵەیی کە میوانی بەرنامەکەمان بوو باسی لەوە کرد هەموو میوە ڕەنگ زەردەکان بەرگری لەش زۆر بەهێزترەکە کەواتە ئێمە هیچ شتێک نییە لێ بترسین و بێگومان بەسەر کۆرۆنا سەرەکەی. بەڵێ بەهۆی پێشێلکردنی ڕێنمایەکان لەبارەی کۆرۆنا کەسێک لە چین لە سێدارە دەردرێت. دوای ئەوەی حکوومەتی چین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە تەواوی وڵاتەکەی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی لە چەندین شار و ناوچە دەرکرد، هاوڵەتێکی تەمەن 23 ساڵە لە شاری یۆنانی چین لە ئۆتۆمبیلەکەی دادەبەزێت و ئەو بربەستانی بۆ ڕێگری لە هاتوچۆی ئۆتۆمبیل دانراوە لا دەبات. ئەندامێکی هێزە ئەمنیەکانیش بە مۆبایل وێنەی دەگرێت. ئەوەش کە باڵێ ئەو هاوڵاتیە تووڕە دەکات و بە چەقۆ هێرش دەکاتە سەر پۆلیسەکە. پۆلیسەکە لە کاتی بەجێهێنانی کاری خۆی بووە کە ئەو هێرشیەکاتە سەر. لە بەرامبەردا دادگای ناوچەی یونانی باشوور لە چین بڕیاری لە سێدارەدانی بۆ ئەو هاوڵاتیە دەرکرد. بڕگە و بابەتەکانی ڕۆژباشی ئەمڕۆی کوردستان 24 کۆتایی پێهات. بەو هیواین سپێنێ بە هەمان شێوەی ئەمڕۆ بینەر و بیسەرمان بن کۆمەڵە بڕگە و بابەتی بەسوود و پڕ زانیاریتان بۆ ئامادەکرد. و ئێستاش پێکەوە دەچینە ستۆدیۆی هەواڵەکانی کوردستان 24 و دوای چەند خولێکی تر بۆڵتونی کاتژمێر 8 هەواڵەکانتان پێشکەشەکەیت. هەر شاد بن.